دوباره دەکەمەوە چونکە دوو هەفتە پێشی سەدە ڕۆژ پێشی ساحینە یاریمان لەگە سۆران لە دەوری بوو. سوپاس لە سۆران، سوپاس بۆ پێشمەرگە هەولێر کە یاریێکی زۆر خۆش بوو، زۆر بابرێن ئوسلوبەکی تێدا بوو کە متعەکی دەدایە. ئەویش هەموو تۆپەکان زیاتر تۆپی بە محەتات بوو، تۆپی ئەرزی بوو، تۆپی بابرێن کۆنتترۆل بوو. هەرچەندە یاریکە یاریی عمودی بوو، یعنی کراوە بوو زۆر، یعنی ئێمە لە هێرشبردن بەردەوام بوون، سۆرانیش بەردەوام بوو، بەس ئێمە ئەوڕۆ باڵادەستی خۆمان لە کۆنتترۆل هەتا حەدێکی زۆر ئێمە ئەو سیفەتێکایتمان ئەوڕۆ باڵادەستی خۆمان بەسەر یاریەکە داستمان بە تایبەتر لە سولسی هجومی. حتمما یاری سۆران ئەگەر لە سولسی هجومی کۆنتترۆل بگەێت دەست دەتانی ئیفلیجی بکە یان دەتانی عەزلی بکەی دوو فەریق. ئێمە تا حەدێکی زۆر لەو شتەیە سەرکەوتوو بووین. ئێمە باش دەستمان پێ کرد لە گێمی یەکەم، ئێمە زۆر باڵا دەستتر بووین، زۆر دەرفەتی گۆڵکردنمان هەبوو، تەنها گۆڵێکمان کرد. وای کرد یاریەکە من تەوەقعم کرد لە گێمی دۆم یاریەکە بە زەحمەت بێت، چونکە ئەوان هیچیان نەبوو لە دەستی بدەن، دەمزانی بە کامل هێزی خۆیان بەرەو پێشەوە دێن. پێویست بوو ئەمە گێمی دۆم بەرگریشی باش بکەین. دوو گۆڵی خێرا لە دوویەک لە تایمی دووەم وای کرد کە حساباتەکان زۆر ئالۆز بن، بەڵام خۆشبەختانە گۆڵی بەرامبەر هاتەوە. بە شێوەی گشتی ئێمە زۆر باش ئامادە بووین بۆ لێدانی یەکلاکەرەوە، گۆچێکی زۆر باشمان هەیە. دەمزانی کە ئەمە لە لێدانەکان ئێمە سەرکەوتووە بین، بەڵام پێم سەیر بوو، ینی سێجار دەرفەتمان بەوەڵ کرد کە یاریەکە خەلاص بکەین، دیار بوو دەرفەتەکانمان لە دەستدا.